بەناوی خوای بەخشندەی میهرەبان مسلمانانی بەڕێز و قەدرگران مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ مبارەک بێ. ئێمە خۆشحاڵین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دیاردەیەکی جوان و باش بخێنە بەرچاوی بەڕێستان و ئاشنای پێتان. ئەویش ئەوەیە کە ئەو برا کوردانەمان کە خاوەنی مارکێت و سوپەرمارکێت و شۆپن لە زۆربەی گەڕەکانی بەریتانیا و شارەکانی بەریتانیا داشکاندنیان هەیە لە بۆنە ئاینەکاندا بە تایبەتی بە بۆنی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. بەڕاستی دیاردەیەکی جوانە و دڵخۆشکەرە بە پێچەوانەی ئەوەی کە لە هەندێک شوێن بەداخەوە ئەبینین کە کاڵا و شتومەکەکان گران ئەکەن لە بۆنە ئاینەکاندا. ئێمەش هەوڵ دەدەین ئەو برا و خوشتانە بەسەر بکەینەوە کە بە خۆشحاڵیەوە هەم خۆیان ئامادەکاریان کردەوە بۆ داشکاندنی مانگی پیرۆزی ڕەمەزان و هەمیش ئەو داوای ئێمەیان قبول کردەوە کە بتوانین پێکەوە هەمومان دیاردەیەکی جوان ئاشنا بکەین بە گەل و بە نەتەوەکەی خۆمان خەڵکی هەمووی بەیەکەوە سوودمەند بن لەو داشکاندن و لەو ئۆفەرەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێشکەشی ئێوەی بەڕێزی دەکەن. بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە 170 بۆ 80 ئایتەمەکانمان کردەوە بە ئۆفەر لەبەروی لە کوردستانەوە مەجموعەی خەڵک پەیوەندی پێوە کردین کە لە کوردستان بە بۆنی مانگی ڕەمەزانی پیرۆزە عەشیا گران بوو، عەشیان گران کردووە، مریشک و گۆشت گران بووە. ئێمە بیلعەکسی ئەوان هەستاین بەوەی کە ئەو بیرۆکەمان بۆ هاوساین بەوەی کە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بیکەین بە ئۆفەر سعرەکانمان داگرین لەبەروی سعرەکان بەرزکەینەوە لە ڕووی برنج و سانتیوک و گۆشت و هەموو عەشیاکانی ناو دوکانەوە لە 180مان کردووە بە ئۆفەر بۆ ئەو بەڕێزانەی جارێ خازەمانی کە لە ئوتێلان کە لە ڕووی مادی و کەم دەرامەتن بۆی بتوانین بەو پەڕی توانامان و یارمەتیان بین و هاوکاریان بکەین ئەوەی بتوانین ئێمە بۆ خەڵکیەکەین. بۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوانەیە و خۆم بە چای خۆم داشکانەکەم بینی دیسکاونتێکی زۆریان هەبوو زۆر فەرقی هەبوو لەگەڵ ڕۆژانی پێش ڕەمەزان. لێرە چەندان بە پاوەنیەکە؟ لێرە سێنان بە پاوەنیەکە. سێنە ماشەڵڵا و نانە گەورانە. مشتەرەکانتان چی قەومیەکەن هەمووی؟ وەڵی بەعام زیاتری کوردە تەبان لەبەرەوەی کە مارکێتەکە کوردەواریە و مەنتیقەکەشی کوردێکی زۆر زۆری لێیە بەڵام بەعام هەموو قەومەکان ڕۆمانتیەکە پاکستانی ئینگلیس ڕۆمانتیەکان ڕۆمانی هندی هەموو قەومەکان ڕۆمانتیە. بەس نانتانەیە شتی ترتانەیە؟ نانمانەیە، سەمونمانەیە، کولێرەی بەڕۆنمان هەیە، کولێرە بەقیمەمان هەیە، ئیتر بەربەریمان هەیە، هەموو شێوازێک نانی کوردی خۆمانمان هەیە، دەبڵنانمان هەیە. ئێمە وەکو میر ئینتەرناشنەل سوپەرمارکێت داشکاندنمان هەیە بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزان. لە زۆربەی پرۆدەکتەکان ئێمە هەوڵمان داوە پاوەنێک زیاتر داشکاندنی تێدا بکرێت بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەو داشکاندنەش لە زۆربەی مارکێتەکانی وەکو ئازدا و تێسکۆ و سانسبێری ئەوانە هەیە. ئێمەش وەکو کورد هەوڵمان داوە وەکو مسلمان بتوانین زۆرترین سوود بە مشتریەکان و کورد و مسلمانانی دنیا بەریتانیا بگەێنین. داشکاندنێکمان کردووە بۆ نزیکەی 12 ئایتم کە وەکو ڕۆن و برنج و شەکر و ئەو پێداویستیانێک کە لە مانگی ڕەمەزاندا بەکاردەهێنرێت بە جیاواز لەگەڵ هەموو شوێنەکانی تر بۆ ئەم بۆنێ بخۆمان ئامادە کردووە و دووبارە بەخێربێن و پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان و بەریتانیا و کوردستانیش دەکەین. بەخێربێت سەرچاوان. بیرۆکەکە لە چێوە هاتووە؟ بیرۆکەکە بەحقەت لە پێش ئێمەوە ئێمە نزیکەی چەند مانگێکە دەستمان بە ئەم کارە کردووە یان بڵین چەند مانگێک ئێمە دوکانەکەمان کردوێتەوە. بیرۆکەیەکە پێشتر لە مارکێتەکانی تری وەکو لە ئینگلیزیەکان بە تایبەتی ئێمە دەمان بینی زۆر دڵمان پێخۆش بوو کە دەمان بینی بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بە بۆنەی جەژنەکانەوە داشکاندنیان دەکرد و یعنی هەستێکی خۆش بێ وەکو مسلمانان ئەوان ڕێز لە ئەو بوونانە دەگرن ئەو ڕێز لەو یادانە دەگرن و داشکاندنیان کردووە. ئێمەش هەوڵماندا ئەگەر لە ئێوان باشتر نەبین لانی کەم ناکرێت لەوان خراپتر بین دەبێ وا بکەین داشکاندنێکمان هەبێ شتێکی بەرچاو جیاوازێک لەگەڵ مانگەکانی تردا بکەین و هەر کەسێکیش لەو ڕۆژەدا کە سەردانمان دەکات با جیاوازی ئەم مانگە لەگەڵ مانگەکانی پێشتر ئەم شۆپینەی ئەم جارەی لەگەڵ جارەکانی پێشتردا ببینێ هەم لە جیاوازی نرخ و لە زۆری بەرهەموو پێداویستەکان. بەڵێ بەڕێزان خۆشەویستان ئێمە وەکو کۆمەڵی خێرخواست توانیمان بەسەر هەندێک لە سوپەرمارکێتی براکوردەکانی خۆماندا بگەڕین بە خۆشحاڵیەوە خۆیان ئۆفەری خۆیان هەبوو بە تایبەتیش داواکەی ئێمەیان کە قبول کرد بۆ ئەوی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا داشکاندنی زیاتر بکەن بۆ مشتریەکانیان. لە ڕاستیدا ئەمە دیاردەیەکی زۆر جوانە بە پێچەوانەی ئەو دیاردەیە کە بەداخەوە لە هەندێک شوێن
ئەبینین کە لە بۆنە ئاینەکان بە تایبەتی مانگی پیرۆزی ڕەمەزان و کاتی جژنەکان کاڵا و شتومەکان گران ئەکرێ بەڵام ئەمان بە پێچەوانی ئەوە هەرزانیان کرد و داشکانێکی زۆریان کردووە و جێی خۆشحاڵی هەموو لایەکمانە بۆیە ئێوەش لە هەر شوێنێک هەن ئەگەر خاوەن بەرژەوەندیەکن دوکانێک مینیمارکێتی سوپەرمارکێتێکتان هەیە ئەتوانن داشکانەکانی خۆتان ڤیدۆ بکەن بۆ ئێمەی بنێرین ئێمە لە ڕێگەی کەناڵی بکەیفەوە بڵاوی بکەینەوە و زیاتر ئاشناتان بکەین بە مشتریەکان کە لەبری ئەوەی کە خەڵکی بچن بۆ سوپەرمارکێتە گەورەکانی وەکو تێسکۆ و ئازدا و مۆریسن و سوپەرمارکێتەکانی تر بێن بازاڕی سوپەرمارکێتە کوردیەکان بازاری ئێوە بجوڵێنن و ئێوەش لەگەڵ مشتریەکان ئەگەر کەمیش بێ سوودمەند بین بەیەکەوە زۆر سپاس بۆ بەڕێستان و داواکەین کە خوای پەروەردگار مانگی ڕەمەزانی پیرۆز بەخێر بێنێ بەسەرمانە و تاعات و عیبادەت لە هەموو لای قبوڵ بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.